کاتێک پێکەوە بین هەرگیز بێهیوا نابین. کاتێک پێکەوە بین هەمیشە سەرکەوتوو دەبین. دەست لە ناو دەست بە دڵ و بە ڕۆحمان ئایندەمان بنیاد بنەین. گەر هەموو یەک بین هەرگیز لە کەوتن ناترسین. بە یەکێتی ناومان بەهێزتر دەبین و مێژوو دروست دەکەین. ئەمانە ئەو وانانن کە باوکم فێری کردووی. ئەمانە وەسیەتی مامە. پێکەوە شان بە شانی یەک بەهێزتر و بەهێزتر دەبین. دەبێ ئەم خەباتە تا سەر درێژە پێ بدەین تا دەگەینە ئامانج. هەر وەک چۆن خوای گەورەش داوای لێ کردوین پێکەوە بین. سبەینێمان ڕۆشنە، سبەینێمان پڕە لە شادی. بیرتان نەچێ مام چیوت، یان کوردستان یان نەمان. ئێمە پێکەوە بەهێزین، ئێمە پێکەوە کوردستانی. بۆ ئارامی هەلی کار خزمەت لەگەڵتان دەبین، لەگەڵمان بن.